والله من عائلەم لەنا ئەم دۆجا بووین باوکم و دایکم و سێ برام بوو سواری ئەم دۆجە بووین بۆ دەرچوونە ماڵم بەڵام بەداخەوە کە ڕۆشتمە ناوی هەمومان بووین کە هاتمە دەرەوە بەس خۆم تەنیادا ئەوان هەمویان شەید بوو باوکم و دایکم سێ برامی چێکم لە تاقانەکانی کیمیابەران ئەمە عایلەی خۆمان بەڵام خزم و کەس و کارت 40 بۆ 45 شەیدمانێ مێژوێکی تاڵمان لەگەڵ ئەم دۆجا هەیە بەداخ ئێمە ڕۆژێ پێش شانزەی سێ بڵین 15 مانگ هەموو خەسم و کەسوکار لە ماڵی خاڵی باوکم کۆ بووبووینەوە تاوان ئەو 15 مان ناپاڵمشتمان بۆنی ناپاڵشتمەوە لە ماڵی خاڵی باوکم لە ژێرزەمینەکەی ماڵیەوە نەما بووینەوە تا بەیانی تر بۆ ناخواردن هاتینە سەر و نانمانە خواردەوە چوینە ژێرزەمینەکە تا بەیانی شەویش لەوێ ماینەوە تا بەیانی 16 مانگ بەیانی 16 مانگ نانی بەیانیمان خوارد و چوونە ژێر معمەلی پوختەکردنی توتنەکە لێ بوون تا سەعای 11 بۆ ناخواردنی ئۆڕۆ چونکە قەسفێکی زۆر لەسەر معمەلەکە بوو هاتینەوە بۆ ناخواردنی ئۆڕۆ لێ بین و بگەڕێنەوە بەڵام بەداخەوە ئەو کاتە قەسفمان لەسەر بوو نانەکەمان نەخوارد چوونە ژێر زەمینەکە لە ژێر زەمینەکە کوڕی کاک ئەحمەد و دراوسێمان بوو لە ژێر زەمینەکە لەگەڵمان باوکو و دایکی چوو بوون بۆ سلێمانی بۆ عەمەلیات مناڵەکانیان جێڵا وانیش هاتن بوون ئەو ژێر زەمینەوە هەر لە قادرمەکە هاتە سەرەوە ئەو کوڕە کیمیاکە لیە تەشبیهات نەبێ وەکو چۆن مریش سەریە بڕی دەسی لێ بەرەی ئەوەی لێو کوڕ بە خوشکەکانیان ویستیان لە حرەکەتی بخەن نەیانتوان هەچیان کە نەیانتوانی ئێدە کاکە وتیان وەڵا وەرنە دەرەوە بەخوا کیمیاکە لێ پەڕۆ تەڕکردن و با سواری سیارەکە بن بۆ دەرچوو ئەمەش هەمومان هەرێکی و پەڕۆی خۆی پێ بوو بەس من دایکم سەرپۆشەکەی تەڕ کرد چمکێکی بەدەم و لوتی منەوە بوو چمکێکی بەدەم و لوتی دایکمەوە سواری دۆجەکە بووین بۆ دەرچوون لە کۆڵانی پوختەکردنی توتنەکەەوە هاتینە دەرەوە بۆ بەرەو سەر بووینەوە بەرەو عەنە بڕۆین لە کۆڵانی تەلاری خەڵاتی ئیسا لێوا سەرکەوتین کە سەرکەوتین طبعاً نەفەری زۆرمان لێکەوتە خوارەوە سایقەکە دووسێ جار نەفەر دابەزی نەفەری سەرخستەوە ئێتە سایقەکە لێوان نەیتوان لێ خوڕێ کەوت کە کەوت ئێمە ماین و تا بەیانی حەڤەی مانگ لەناو دۆجەکە ئێتر حەڤەی مانگتیم تەندروستی ڕۆژنامەنووسی ئێران لەگەڕان بە کۆڵانەکانە ئەوەی جوڵەی تایە هەناسەیە دایگرتین ڕسمی گرتین و ڕەوانەی ئێرانی گرتین پیکابەکە لە پیکابەکە بووەمانە طبعاً من ئەو کاتە تەمەنم تقریبا 11 ساڵ بوو ینی قەنەعەتی ئەوم نەکردوون کە ئەوانە مەیتن و من لە ناوێنە هەڵەسم طبعاً کە ڕۆژنامەنووسی ئێرانی ئەحمەدی ناتقی ئەوان ئەو ڕسمەکەی گرت بوو هاتە سەرمان بە ئیشارەت یامێک کە دابەزم بەس ئاوام کەوتم ناتوانم بە داگرتن دایانگرتن ڕسمی گرتین و ڕەوانەی ئێرانیان کرد لە ئێرانیش من و بەختیار و وشیار و نەنکم ئەو کاتە کە چوینی ئێران یەکسەریان و بۆ خەسەخانەکانەوانە ئاوەکەم بە خۆتان ئاومان کرد بە خۆمان و ئیتر ئەو کاتە نەنکمیان جیا کردو لە من و بەختیار و وشیارماینەوە بە کاک بەختیار خردەلەکە یا بووی لە قاچی طبعاً ئەچوینە ژێر باڵی بەم لەولا ئەمارمان تا ڕوانەی خەسەخانەکان کردین لە خەسەخانەکان تا تەداوی چکت ناڵم چاومان کز بە کزی یعنی بە سەوتا زەلاممان ناسی و تەداویشتیوەمان بۆ کرا و لە خەسەخانەکانی ئەو خەسەخانەکانی ئێرانی ئیسعابی و هەموو زامارەی نەیەکرد لە خەسەخانە ڕەوانەی مزگەوتێکیان کرد کا بەختیار ناڵم خردەلەکە یا بووی لە قاچی ئەچوینە ژێر باڵی بۆم لاولا ئەمان بردەمانە ماینۆ لە مزگەوتەکە تا وەزعمان تۆزی هاتینە سەر خۆمان اینجا ڕەوانەی ئۆردوگا کرای یەکەم ئۆردوگاش کە ڕەوانە کران ئۆردوگای کەنگاوەر بوون طبعاً ئەمە کە ئێمە ڕۆشتینە هەم خەسەخانەکان هەم ئۆردوگاکان هەم مزگەوتەکان دکتۆرە ئێرانیەکان بۆ دڵنیایی بۆ ئێمە نەیانە و باوکو و دایک و تیا چووە یا براکان و تیا چووە بۆ دڵنیایی بۆ ئێمە تا چوینە ئۆردوگاکان تر ئۆردوگاکان من و کاکبەختیار و ئەوان کاکبەختیار و کاگوشیار و لە ئۆردوگاکان لە ناو عینەکە خەسەخانەکە کاگومێریش هاتە پاڵمان ئێتە کە چوینە ئۆردوگاکان هەر چوارمان بەیەکۆ یەکەم ئێوارە تۆزێ گەشتینە ئەوێ درەنگ گەشتین ڕاستیەکەی ئۆردوگاگە ساردە هەمومان تەمەنیشمان مناڵە یەکەم ئێوارە خێمەیان ناینێ بە حساب هەڵی ئێمەش تا ئێستا خێمەمان لە بەرچاوە هەڵ نەدراوە
ئەیتر نەمانتوانی هەروکو بەتانی یامان بە خۆمانە لەسەر عەرزەکە تا بەیانی بەیانی ئەو کوڕە ڕەفیقی خاڵم بوو هاو هەرچۆنێ بوو خێمەکەی بۆڵە ئیتر ماینۆ لە ئۆردوگای کەنگاوەر تا خزمێکمان لە زانی لەوێن هاو لە ئۆردوگای کەنگاوەرن کەمالی ڕەشەسوول مەشهورە هاو بردینی بۆ هەرچین لەویا وتم ژیان بۆ من وەسا خنە دایک نە باوک هەرچێ براکەشم شەیب لە ماڵی باوکما بەس تەنیا خۆم دەرچوو جاری وایە لە سۆسیال میدیا زۆربەی بە فەیسبوک ئەوە لە ڕۆژی باوکە یا ڕۆژی دایکە یا ڕۆژی خوشکە یا ڕۆژی برایە من لەو کاتانە کە ماشێتەکە خوێنمەوە دڵم پڕەبێ یعنی وەکو چۆنەڵێ قسەی زۆرم پێ بەس ناتوانمیش بنووسم اینجا لە ژیانیشە لە کە عایلە هەمووی بەیەک و ڕۆی ئیسا لە ژیانی احتیادیە هەموومانە مرین باوک ئەمرێ دایک لە پشتە دایک ئەمرێ باوک لە پشتە یا برا ئەمرێ برایەکی کەو هەیە یعنی تۆزێ سکونایی هەیە بەڵام بەداخەوە هەر هەمویان بەیەک و ڕۆشت کە ئیسا تۆ لە ژیانی تەبیعەت دوای کیمیایەکە یعنی ڕێزمێ تۆژێ کامرا هەموو جارێ لە نەهامەتیانە دوای ناخۆشی ئیشڵا هەرخۆشیە سەیرانە تۆ ڕۆی کابرا لە بەڵگوڵ دایک و باوک چاڕۆ تۆ نیت لەگەڵ براو خوشی ئاڕوە تۆ نیت لەگەڵ خزم کەسکایە چکە من پێتەڵم چل بۆ 45 شەیدمانە خزم زۆربەی هەیە نییە خۆ دەسەڵاتیش نی یعنی لە هەموو خۆشیەکانی ژیانە تۆ ئەوانە نییە لەگەڵا ئەم نەهامەتیانە بەسەرمانە هاتووە لەوە کە لەو ڕۆژگارە کە هەرچی هاتوو بەسەر کووردا بەداخەوە دەستمان لێ وەرنەگرتووە یعنی ئیسا خەڵکەکەیەت چی ئەنفال چی کیمیاباران کە ئەی گەڕ سەر شتێک یەشەکە قورسیەکەی لەوایە کە دەرزمان لێ وەرنەگرت بەداخەوە